ئافرەتانێکی پیاوانێکی شێهەتکەن پیا و ئافرەت ئیش و کاریان ئەوەیە نامە بۆ کەسێکە نێرن دوای داوای کۆمەڵێک شتی لێ دەکەن ئەم جا هەڕەشەی لێ دەکەن داوای پارەی لێ دەکەن شتی وازە و ڕیداوە خۆتان بیستوتانە چەندەها کەسێ سڵحی کردووە بۆی حەیایی نەچێت بۆی ئاگاداری خۆت بە خوشکی بەڕێزم برای بەڕێزم لە کاتی تنگانەدا پیاوی چاک و پیاوی خراپ ئافرەتی چاک و ئافرەتی خراپ دەرەکەوێت سیقە بە هەموو خەڵک مەکە وریای خۆت بە هەموو کەسێک شایستەی ئەوە نییە کە تۆ ئاوای لەگەڵا بکەی مێردی خۆتەی حەڵاڵی خۆتە بۆیە قسەیەکی کوردەواری هەیە دەڵێ ئەگەر ئینسان لی قەوما لەگەڵ پیاوە لی بقەومێ ئەڵێ ئەگەر دوژمنەکەت پیاو بوو لی مەترسە قسەی زۆر جوانە بۆی ئاگاداری خۆت بە خوشکی بەڕێزم بکەویتە تەڵەی هەندێ نێرەوە ڕزگارت نابێ بکەویتە تەڵەی هەندێ ئافرەتەوە برای بەڕێزم ڕزگاربوونت نییە ئەبیتە کۆیلە و عەبد و کەلەبچە کراوی جا بۆ خۆت والی ئەەکەی بۆ خۆت زەلیلەکەی لەبەر زینایەک خۆت زەلیل ئەەکەی ئاگاداری خۆت بە زینا مەکە خوا لێ تووڕە ئەبێت خوا غەزەبت لێ ئەگرێ کردوشتە تۆبە بکە و وازی لێ بێنەوە قەتعیکە بگەڕێرەوە بۆ لای خوا پێش ئەوەی خوا لە دنیا و قیامەت فەسحەکە و کەرامەتە بشکێنێت بۆیە لە کۆتاییدا دەڵێم بە ئاگامان لە خۆمان بێ مام حاجەکانی ئێوەش نەسیحەتی باشی مناڵەکان بکەن هانیان مەدەن بۆ زینا و خراپەکاری مەڵێن ئێوە غیرەتانی ئێوە پیاونین نەوەڵا ئێوە غیرەتانێ و ئێوە پیاون کە زینا ناکەن ئێوە پیاوی ڕاستەقینن کە زینا ناکەن با خەڵکی پێتان بڵێ بێغیرەت با خەڵکی کۆمەڵێ قسەی نەشیاوتان پێ بڵێ ئێوە بەردەوام بن لەسەر ڕەوشت بەرزی خۆتان بە ئیزنی خوا دنیا و قیامەتان سەر بەرزیە